Thank you to my very good friend, Rupert Murdoch. ساڵی 1930 لە ئوسترالیا لەدایک بووە. هەڵگری ڕەگەزنامەی ئوسترالیا و ئەمریکایە لەسەر ئاینی مەسیحیە و بە دۆستی جوو ناسراوە. 3 جار هاوسەرگیری کردووە. 6 نەوەی هەیە، گەورەکەیان لەدایک بووی ساڵی 1950 و بچووکترینیشیان لەدایک بووی ساڵی 2003. خوێندنی زانکۆی لە ئۆکسفۆرد لە بواری هونەری تەواو کردووە. ساڵی 1953 ئەندامی حزبی کۆماری ئەمریکایە، سەرۆکی ئەنجومەنی کارگێڕی و گەورە کارگێڕەکانی جێبەجەکاری کۆمپانیای نیوز کۆپەرێشنە. سامانەکەی بە 14 ملیار دۆلار دەخەمڵێنرێت. نیوەی میدیاکانی وڵاتانی زلهێز لە ژێر فەرمانڕەوایی و ئاراستەی ئەمدان. پێدەچێت بەشێک لە میدیاکانی کوردستانیش ئاراستەکەیان هەمان ئاراستەی ئەم بێت. سڵاوتان لەبێت، من ڕاویارم. ئەمڕۆ دۆسەیەکی تایبەتتان پێشکەش دەکەم کە پێدەچێت تا ئێستا شتێکی ئەوتۆتان لەبارەیەوە نەزانی بێت. ئیمپراتۆر ڕۆبەرت مەردۆخ کوڕێکی مالبۆرنی ئوسترالیایە و لە دایک و باوکێکی ئوسترالی لەدایک بووە کە خاوەنی ڕۆژنامەیەکی هەرێمی بوون. کوڕەکەیان دەنێرن بۆ ئینگلتەرا بۆ فێربوونی ڕۆژنامەوانی. ئیدی لێرەوە ژیانی پیشەیی دەست پێ کرد. پاش ئەوە شەمەنەفێرەکەی کەوتە ڕێو لە ڕۆژنامە و کەناڵە ناوخۆیەکانی ئوسترالیاوە دەستی پێ کرد. دواتر پەلیکێشا بۆ بەریتانیا و ئەمریکا، لەوێ بەردەوام بوو. دەستی گرت بەسەر پیشەسازی بەرهمێنانی فیلم و ڕاگەیاندنی ئاسمانی و تەنانەت تۆڕەکانی ئینتەرنێت. پاش دەستگرتن بەسەر بازاڕی ڕاگەیاندندا لە ئوسترالیا و لە ساڵی 1966 گەیشتە بەریتانیا. ڕۆژنامەی نیوز ئۆف زە وۆڵدی کڕیەوە، هەفتانەش 1,200,000 دانەی لێدەفرۆشرا. پشتی بە بابەتی وەرزش و لادانە سێکسیەکان دەبەست، توانی گۆڕانکاری لە داڕشتنەوەیدا بکات بە پشتبەستن بە بابەتە سێکسیەکان و جەختکردنەوە لە ناونیشانە گەورەکان. چەند هەفتەیەک پاشتر ڕۆژنامەی زەسەنی بەریتانی کڕیەوە، 9 ملیۆن جونەی هی پێدا. دوای ئەوەی لە هەرەسێنان نزیک بوو بۆەوە، ژمارەی کارمەندەکانی کەم کردەوە. ڕۆژانە 5 ملیۆن دانەی لێ دابەش دەکرد. وێنەی ژنی نیمچەڕووتی خستە سەر پەڕەی یەکەمی، هەواڵی سێکسی و کۆمەڵایەتی زەق دەکردەوە. بەو شێوەیە مەردۆخ پارەیەکی زۆری دەستکەوت، توانی کۆنتڕۆڵی بازاڕی ڕاگەیاندنی بەریتانیا بکات. مەردۆخ پەل دەکێشێت بۆ ئەمریکا، دەبێتە خاوەنی نیویۆرک پۆستی ئەمریکی و تایمز و کۆنتڕۆڵی تۆڕی فۆکس نیوزیش دەکات. دەگوترێت بە پارەی ئیسرائیل ئەم کارەی کردووە. لەگەڵ فەڕەنسیەکان ڕوو بەڕوو بووەتەوە، کێشەیان بۆ پەلکێشانەکەی دروست کردووە، بەڵام هەڵمەتی ڕاگەیاندنی دژی فەڕەنسا دەست پێ کردووە. پاشان دەستی دەگاتە ڕۆژنامەوانی عەرەبی و دەست دەکات بە بەرهەمهێنان لە ڕۆتانە کە کۆمپانیایەکی باڵای ڕاگەیاندنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. 6 کەناڵ دروست دەکات و دەست دەکات بە بەرهەمهێنانی فیلم. تا کۆتایی ساڵی 2005 دەست دەگرێت بەسەر زیاتر لە نیوەی بەرهەمهێنانی فیلمی عەرەبی و تەنها لەو ساڵەدا 22 فیلم بەرهەم دەهێنێت. ئیمپراتۆر بەردەوام دەبێت و پەل دەکێشێت. وێزگەی TGR تەلەڤیزیۆنی تورکی دەکرێت. هەندێک ڕۆژنامەی تورکیا و ئاژانسی ئیخلاس دەکرێتەوە. دەڵێن پێشتر ئەم ئاژانسانە دژایەتی ئیسرائیلیان کردووە، بۆیە مەردۆخ ئامانجی بووە دەستی پێیان بگات. شارەزایان باس لەوە دەکەن مەردۆخ لەگەڵ هەر کەسێک بێت ڕۆژی لێ هەڵدێت، بۆیە سەرکردە و سیاسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمیشە دەیانەوێت لێیەوە نزیک بن. وەلید بن تەلال کە گەورە بازرگانێکی سعودیە توانیوێتی پەیوەندی بازرگانی لەگەڵ ڕۆبەرت مەردۆخ و جەیمس مەردۆخی کوڕی دروست بکات لە کۆمپانیای نیوز کۆپەرێشن و کۆمەڵی ڕۆتانادا پێکەوە هاوبەشی بکەن. مەردۆخ چۆن ڕووداوەکان دەبینێت؟ بە شێوازێک مامەڵە لەگەڵ ڕووداوەکان بکە کە کاڵایەکی بەهادارن، دەبێت بە بازاڕکردنیان بۆ بکەیت بە شێوازێکی کاریگەر بۆ ئەوەی قازانجی تێدا بکەیت. ئەمە بڕوای مەردۆخە بۆ هەر ڕووداوێک کە ڕوو دەدات. باوەڕی وایە ئینتەرنێت زمانی گشتگیری جیهانی داهاتووە، دەبێت دەست بگیرێت بەسەریدا و لە ڕێگەی جیهانگیریەوە
ئامانجەکەی بپێکێت. ڕۆبەرت مەردۆخ چی لە ترامپ کرد؟ ئیرۆنیوس هەواڵێکی بڵاو کردوێتەوە کە تیایدا هاتووە ئیمپراتۆر پشتیوانی دۆناڵد ترامپ بووە، بەڵام کاتێک پاشەکشەی کرد لە پشتیوانی دۆناڵد ترامپ کاریگەری لەسەر لایەنگرانی سەرۆکدانە. هەندێک دەڵێن بەشێک لە دۆڕانەکەشی پەیوەندی بەوەوە هەبوو. یەکێک لە نیشانەکانی پاشەکشەی لایەنگرانی ترامپ ئەوە بوو ڕۆژنامەی نیویۆرک پۆست کە ئیمپراتۆر خاوەنیەتی یەکەم وتاری دژی ترامپ بڵاو کردەوە، داوای لێ کردووە سەرشێتی بوەستێنێت. دەڵێن ئەو وتارە هۆکاری دۆڕانەکەی دۆناڵد ترامپ بووە. دۆناڵد ترامپ بێ ئەوەی وەڵامی ئەم وتارە بداتەوە، ئەو ڕۆژە جیاواز لە هەموو ڕۆژەکانی تر هیچ پۆستێک ناکات لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و دەچێتە گۆڕەپانی گۆڵف. ئیمپراتۆر مەردۆخ لە زۆربەی میدیاکانیدا سەرنجی لەسەر بڵاوکردنەوەی بابەتە سێکسیەکان و بابەتی وروژێنەر و دژ بە بەهامرۆیەکان بووە و ویستویەتی بینەرێکی زۆر لە میدیاکانی کۆبکاتەوە بە ئامانجی ئاراستەکردنیان بۆ هەر بابەتێک کە مەبەستی بێت. چاودێران دەڵێن لە زۆربەی وڵاتانی تازە گەشەکردوودا زنجیرەیەک میدیای دروست کردووە کە کار لەسەر هەست و سێکس و بابەتی وروژێنەر دەکەن و برە و بە دیاردەی مۆدێلین و جلوبەرگ و خواردن و سێکس دەدەن و گەنجانی ئەو وڵاتانە ئاراستە دەکەن بۆ ئەو دنیای خۆیان مەبەستیانە، نەک ئەو واقعی تێیدا دەژین. ئاخۆ ئەگەر ئیمپراتۆر مەردۆخ توانی بێتی دەستی بگاتە میدیاکانی ئەمریکا و ئەوروپا و کۆنتترۆڵی نیوەی زیاتری میدیاکانی جیهانی عەرەبی کردبێت، نەیتوانیوە دەستی بگاتە میدیا کوردیەکان یاخود بەشێک لە میدیا کوردیەکانیش بە ئاراستەی جەنابی ئیمپراتۆر هەنگاو دەنێن بە مەبەستی شێواندنی شیرازەی کۆمەڵگا.